بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان 29 ساڵ تێپەڕ دەبێت بە سەرنجامدانی تاوانی ئەنفال لەلایەن ڕژێمی دیکتاتۆری بەعز دژ بە گەلی کورد. یادی 29 ساڵەی تاوانی ئەنفال لە کاتێکدایە تاکوێستەکەی ئەنفال لە ئاسی نێودوڵەتی بە جینۆساید ناسێنراوە و قەرەبووی مادی و معنەوی کەسوکاری ئەنفالکراوانیش نەکراوەتەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە هەولێرەوە محمود ئاج عومەر ئەندامی لیژنەی شەیدان و پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان هەروە لە بەغدادەوە زانە ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. 29 ساڵ تێپەڕە بێت بە سەرنجامدانی پرۆسەی ئەنفال لەلایەن ڕژێمی دیکتاتۆری بەعس. تاوانی ئەنفال یەکێکە لە تاوانە گەورەکانی سەدەی بیستەم کە دەرحەق بە گەلی کورد ئەنجام درا، بەڵام لەو کاتەدا کۆمەڵگەی نێودەوڵەتی بێدەنگیان هەڵبژار بەرامبەر ئەو تاوانە. یادی 29 ساڵی تاوانی ئەنفالی کورد لە کاتێکدایە هێشتا ئەنفال لە ئاسی نێودەوڵەتی و دادگای باڵای تاوانی نێودەوڵەتی وەک جینۆساید نەناسێنراوە و حکوومەت یارێمی کوردستانیش هەوڵی جددی نەداوە بۆ ناساندنی ئەو کەیسە لە ئاستی نێودەوڵەتی. دادگای باڵای تاوانەکانی عێراق لە 24 شەشی 2007 تاوانی ئەنفالی وەک جینۆساید ناساند و بە پێی بڕیارەکانی دادگاشە بێت حکوومەتی عێراق قەرەبووی مادی و معنەوی کەسوکاری ئەنفالکراوان بکاتەوە و بەڵام حکوومەتی عێراق هیچی نەکردووە لەو بارەیەوە. پەرلەمانی عێراقیش لە 4 2008 ئەنفالی وەک جینۆساید ناساند. لە لایەکی ترەوە تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری دادگای باڵای تاوانەکانی جێبەجێ نەکردووە کە داوای دەستگیرکردنی 258 سەرۆکجاش و مستەشارەکات کە دەستیان هەبوو لە پرۆسەی ئەنفالدا بە پێچەوانەوە بە ئازادی لە شەقامەکانی کوردستان پیاساکەن و بە شەیشان پۆستی گەورەیان پێدراوە. لە دوای ڕاپەڕینیشەوە دەسەڵاتدارانی هەرێم بڕیاری لێبوردنیان بۆ ئەو کەسانە دەرکرد کە دەستیان هەبووە لە پرۆسەی ئەنفالدا، بەڵام بە پێی یاسا نێودەوڵەتیەکانی جینۆساید هیچ کەسێک لە ڕووی یاسایەوە مافیاوی نییە لێبوردن بۆ ئەو کەسانە دەربکات کە تاوانی نێودەوڵەتیان ئەنجام داوە. لەسەر ئاستی ناوخۆش ژیانی کەسوکاری ئەنفالکراوان لە دۆخێکی زۆر خراپدایە، بە چەند مانگ جارێک موچەیان پێدرێت. بە پێچەوانەوە ژیانی مستەشارەکان خۆشترە و موچەشیان لە کەسوکار ئەنفالکراوەکان زیاترە. 29 ساڵ لەمەوبەر ڕژێمی بەعس بە 8 قۆناغ لە نێوان مانگی 2 بۆ مانگی 9 ساڵی 1988 تاوانی ئەنفالی دژی گەلی کورد ئەنجامدا کە تیایدا 182,000 هاوڵاتی کورد بوونە قوربانی. جگەلەوەش لە پرۆسەی ئەنفالدا 4,000 گوند و 4 قەزا و 30 ناحیە خاپور کران و 2 ملیۆن سەر ئاژەڵیش بە تاڵان بران. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. ئەگەر سەرەتا بچینە هەورێر لای کاک محمود. کاک محمود زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بەیانی 29 ساڵ تێبەر دەبێت بەسەر ئەنجامدانی تاوانی ئەنفال لەلایەن ڕژێمی دیکتاتۆری بەعسەوە. ساڵانە یادی ئەنفال لە هەرێمی کوردستان دەکرێتەوە، پێتان وایە بە چ شێوەیەک ینی ئەم یادە بکرێتەوە، ڕێزگرتنە لەم یادەوە باشترین یاد کە بکرێتەوە چییە؟ بەڵێ سەرەتا بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سوپاس بۆ جەنابشت و سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ بینەران و بیسەرانی کەناڵەکەتان و هەروەها لێرەشەوە جارێکی تر لە ساڵیادی 29 ساڵەی کارەساتی ئەنفالدا سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم ونبووانمان شەهیدانمان شەهیدی ئەنفالدا دەنوێنین. بێگومان بەڕای من بۆ خۆتان نەزان دوای 29 ساڵ دوای زیاتر لە چارەکە سەدەیەک لە تێپەڕبوونی ئەو کۆستە گەورەیە کاتی ئەوە هاتووە ئێتر ئەو یادانە لە شتی تەقلیدیەوە بگۆڕین و لە شتی ئینشایەوە بگۆڕین بۆ شتی کردداری و پێویستە ئەوەی هەیە بە کردا جێبەجێ بکەین. ئەوەی هەیە داخوازیەکانی کەسوکاری ئەنفالە کە چەندین ساڵە پێوەیە ئەناڵێنن بکەوێتە بواری جێبەجێکردنەوە. بۆ خۆتان نەزانن لە مێژووی گەلی کووردا خەبات و تێکۆش لە نەتیجەی خەبات و تێکۆشان و هەوڵ و ماندووبوونی زۆر لە نەتیجەی هەوراز و نشێوی زۆر گەلێک کەم و کورتی و گەلێک کۆستی گەورە بەسەر میلەتەکەمانە هاتووە خوێنی زۆر لە جەستەی کۆمەلگای کورد بەژە
خوێنراوە بەڵام هیچ کۆستێک بەقەدەر دوو کۆستی گەورە نەبووە کە یەکێکیان ئەنفالە ئەویتریان چیما بارانە ئەمە لە هەر وڵاتێکی دنیادەوە کۆی کە لە ساڵانی چلەکان لە هۆڵۆکۆست جیجوولەکەکان بینیمان ئەکرێ بە زەخیرەیەکی گەورە بۆ بەرەو پێشبردننی دۆزی هەر گەلێکە لە دنیادا ئەو کارەساتە گەورەی بەسەردادێ بێگومان ئەمەش کە لە فەرهەنگی ئێمەیان ڕەنگی داوەتەوە وەتوانراوە زەخیرەیەکی زۆر باش بێ بەڵام وەکو پێویست نەکەوتەتە بواری جێبەجێکردنەوە دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان دەبوو کارکتەرە سیاسیە پلە باڵاکانی ئەم وڵاتەی ئێمە ئەمەمان بە باشترین شێوە سوودمان لێ وەربگردا و لە پاڵ ئەوەشتا ئەمە بۆ گەلی کورد کە شتێکی زۆر لە پاش ئەو خوێنە زۆری لێمان ڕشاوە شتێکی زۆر دەوڵەمەند و گەورەیە نەمانتوانی ئەو هەلە گەورە وەکو پێی ئیستعا بکەین هەر لە مەجای خزمەت گوزاریە خزمەتی کەسوکاری ئەنفالکراوەکانمان بە خزمەتێکی شایستە بە پێی تموحی خۆیان بگەێنین هەم لە بواری معنەوی سیاسی پراکتیکیشە وەکو بواری دۆزی کورد بکرێتە بواری جێبەجێکردنەوە سوودی تەواوی لێوە بگرین و وەکو گەلێکی ژێردەست نەمانتوانی و خۆمان وا لێ بکەین لەو قورتەی کە لە ڕابردووە ئەو هەوڵ و تێکۆشانەیەمانتوانێت بیگەنە نەتیجەیە کە ئێستا ئێمە ژۆگەلانی دنیا خاوەن دەوڵەتی سربەخۆی خۆمان بین بۆیە پێویستەکە لەوەها کاتێکە لە دوای 39 ساڵ بەسە ئیتر بیر لە کاری پراکتیکی بکرێتەوە ئەوەی کە بازێکرا ئەوەی کە لە راپۆرتەکەی جەنابیشتانە باسی کرد ئەوەی کە ئەو یاسانی کە دەرکراون چ لە عێراق و چ لە کوردستاندا ئەوانە بکوێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگەڕێمەوە لای بەڕێستان ئەگەر بچینە بەغداد لای کاکزانە زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. پەرلەمانی عێراق ئەمڕۆ یادی ئەنفالی کردەوە و باس لەوە دەکرێت کە بڕیارێکی داوە سەبارەت بە کەیسی ئەنفال چۆن یادی ئەنفال لە پەرلەمانی عێراق کرایەوە کێ تێدا بەشدار بووە سەبارەت بە ناوەڕۆکی ئەو بڕیارە چییە کە ئەمڕۆ پەرلەمانی عێراق دەری کردووە؟ زۆر سوپاس بە ناوی خۆی گەورە میهرەبان منیش لە ساڕۆژی کارەساتی ئەنفالەوە ڕێز و سڵاو بۆ کەسوکاری ئەنفالەکان دەنێرم و هیوادارم ئەو کەسانی بوونە قوربانی ئەنفال خۆی گەورە بە پلەی شەهیدی گەیان دەبن. ئێمە وەکو پەرلەمانتارانی کورد لە بەغدا هەموو ساڵێک لەم ڕۆژەدا هەوڵ ئەدەین مەراسیمێک ئەنجام بدەین بۆ بەرز ڕاگررتنی یادی ئەنفالەکان. لە جوانی قەدەرەکان ئەوەیە ئەو ئەنفالەیە کە بە بڕیارێک لە بەغداوە ئەنجام درا بەسەر خەڵکی کوردستان هەر لە بەغداوە دادگای سەرانی ئەنفال سیکرا و هەر لە بەغداوە ئێستا یادی کارەساتی ئەنفال ئەکرێتەوە. ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ژێر چاودێری جێگری دومی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق مەراسیمێکی گەورەی ڕێکخست بوو بۆ ڕێزنان لە کەسوکاری ئەنفالەکان و یادکردنەوەی ئەم بۆنە گەورەیە. تەوان بەرپرسە باڵەکانی دەوڵەتی عێراقی هەر لە جێگری سەرۆکی کۆمار و ڕاوێژکارانی سەرۆکی کۆمار و هەروەها نوێنەرانی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی هاوپەیمانی نیشتیمانی بەڕێز عەمار حەکیم و هەموو سەرۆکوت لە پەرلەمانیەکان و ژمارەی زۆر لە پەرلەمانتاران و ڕۆژنامەنووس و خەڵکی تر ئامادە بوون. مەراسیمێکی شایستە ئەنجام درا، کۆمەڵێک وتاری باش پێشکەشکرا لەلایەن سەرۆکی پەرلەمان و جێگریەوە و هەروە لەلایەن سەرۆکی هاوپەیمانی نیشتیمانیەوە و هەروە لەلایەن سەرۆکی ڕێکخراوە ئەڵمانیەکە کە بە هاوکاری ئەوان ئەم مەراسیمان ئەنجام درا بوو. هەروە گەلەرێشی پیشانگاشی فۆتۆگرافی بۆ هەند بەشێک لە مەیلەتەکانی ئەنفالەکان کرابەوە و ژمارەیەک لە کەسوکاری ئەنفالەکراوەکان لە گەرمیان و شارەکانی تر و ناوچەی بارزانیش میوانداری کرابوون و دیاریان پێبەخشرا و ڕێزلێنانیان بەرام بکرا. ئەمە وەکو مەراسیمە گشتێکە. پاشان کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستی پێ کرد لە کاتژمێرێکی دوای وەڕۆ بەیاننامەیەک خوێندراوە بە ناوی کوتلە کوردستانیەکان لە یادی ئەنفالدا. لە کۆتای بەیاننامەکە داوا کرا کە کۆمەڵێک ڕاستپاردە وەکو پرۆژە بڕیارێک دەنجی لەسەر بدرێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ڕێزلێنان لە قوربانیانی ئەنفال. لەلایەن سەرۆکی پەرلەمانەوە ڕێگادراکەم پرۆژە بڕیارە بخوێندرێتەوە و پرۆژە بڕیارەکە درا دەنگ لە ڕووی پرەنسیپەوە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەری ڕازی بوو، بەڵام لەبەرەوەی پرۆژە بڕیارەکە کۆمەڵێک بابەتی تێدا پەیوەندی بە ڕەهەندی یاسایی هەیە و هەندێکی پەیوەندی بە بواری دارایی هەیە.
بۆیە لیژنە پەیوەندیدارەکان و حکوومەتی عێراقیش داوایان لێکرا کە ئەم پرۆژە بڕیارە گراسە بکەن بۆەوەی بتوانین بیخەینە بواری جێبەجێکردن، بەڵام لە ڕووی پرانسیپۆ دەنج پێدرا ناوڕۆژی پرۆژە بڕیارەکە ئەگەر پێت باشە باسی دەکەم. ناوڕۆژی پرۆژە بڕیارەکە لە خاڵ یەکەم داوا کراوە کە ڕۆژی 14 نیسان لە هەموو ساڵێک بکرێتە ڕۆژێکی نیشتیمانی بۆ یادکردنەوەی کارەساتی ئەنفال و ڕێزلێنان لە قوربانیەکان. هەروە لە خاڵێکی تر داوا کراوە کە سندوقێکی کۆمەک لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە پێک بهێنرێت دروست بکرێت بۆ قەرەبووکردنەوەی کەسوکاری ئەنفالکراوەکان و ئاوادانکردنەوەی ئەو ناوچانەی کە ئەنفالی بەرکەوتووە. لە خاڵێکی تر داواکراوە کە سنتەرێکی توێژینەوەی زانستی دروست بکرێت بۆ کۆکردنەوەی بەڵگەنامەکان و پاراستنیان و ئەنجامدانی لێکۆڵینەوە توێژینەوە لەسەر کارەساتی ئەنفال. لە خاڵێکی تر داواکراوە کە حکوومەتی ناوەندی لەسەر ئاستی نێودەوڵەتی کار بکات بۆ بەجینۆساید ناساندنی ئەنفال و دیکۆمنتە نێودەوڵەتیەکان پاڵپشتی ئەم پرۆسەیە بکەن بۆەوەی ببێتە مایە ئەوەی کە جارێکی تر ئەم مەترسیە ڕوو لە خەڵکی کوردستان نکاتەوە. خۆشبەختانە ئەم پرۆژە بڕیارە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا، بەڵام ئەم بڕیارە بۆی بچێتەواری جێبەجێکردن وەکو گوتم پێویستە حکوومەت لێکۆڵنەوەی لەسەر بکات و بیرۆڵای خۆی لەسەر دەرببڕێ و هەروە لیژنە پەیوەندیدارەکانیش پێویستە قسەی خوانی لەسەر بکات. بەڵێ سپاس دەکەم. دواتر گەرم بۆ لای بەڕێزت ئەگەر بچین و لای کاک محمود بەڕێزت وتت پێویستە ئێستا ئێمە بە عملی یادی ئەنفال بکەینەوە داواکاری کەسوکاری ئەنفالکراوان جێبەجێ بکرێت. یعنی ئێستا چۆن یادە عملێکە چییە و ئەو داواکارانەیەکی ئێستا کەسوکاری ئەنفالکراوان هەیەە چییە کە بەڕێزت خۆت خەڵکی گەرمیانی و ئاگاداری داواکاری کەسوکاری ئەنفالکراوانی؟ بڵێ بێگومان ئێمە بۆ خۆمان هەم وەکو کەسوکاری ئەنفال هەمووکوی کە لە ناو بۆ تێ ڕووداوەکانە بووینە هەل لە هەشتاکانەوە بە چاوی خۆمان ینی لە نزیکەوە ئاگداری دۆسیەکان و ئەوە هەین کەسوکاری ئەنفال دوای ئەوەی کە دوای ڕاپەڕین و ئەوانە کەم تاکوت شتی بۆ کراوە ئەوەی زیاتر بڵین لە بواری خزمەت گوزاری و زەوی پێدانە و شتە ڕۆتینیانەی کە بۆ هەموو کەسێکەکرێەوە هیچ امتیازاتێک نییە حەقنی حکوومەتەوە بە کەسوکاری ئەنفال بفرۆشتەوە کراوە. بەڵام گرنگترین شت لە دۆخێکی وهایە لەم قۆناغەیە کە ئێستا زەمانێکی ترە کە ئێستاوان نزیکەی 30 ساڵ تەیە پەڕێ بەسەر ئەو ئەنفال کۆستەی گەلی و کووردا حەقوا هەیە ئێستا داواکاریەکانی کەسوکاری ئەنفال کە خۆی لە چەند خاڵە کە بینێتەوە ئەمەی لای خوارەوەیە جێبەجێ بکرێ. خاڵی یەکەمەوەی کاکزانە ئیشارەی پێدا کەسوکاری ئەنفال معەدەبن بەوانەی بەوەی کە تاوەکو ئێستا نزیکەی 450 کەس تاوانبارن بەوەی کە لە دۆسیە ئەنفالە یا لە تاوانی ئەنفالە دەستیان هەیە ئەوانە بە دادگایی بگەێنرێت. تاوەکو ئێستا بە پێی معلوماتی من 3 کەس لەوانە گیراون ئەگەر چێمە دوو لایەن هەیە 3 کەس گیراون 2 ساڵە بێ ئەم 3 کەسە دەست بەسەر کراون بەداخەوە جانازم تا چەند کەسوکاری ئەنفال مقەسرن لەوەی نەچوونەتە پێشەوە بۆ دادگا کە سکاڵا تەقدیم بکەن لەسەر ئەو 3 کەسە یاخود کەم تەرخەمی لە یاسایە تاوەکو ئێستا ڕاگیراون تۆقیفن و ئەوە یەکلانە بۆ تۆ دۆسیەکەیان. بۆیە ئەمە بەڕاستی تێکڕا بە یەک چاو تەماشا بکرێت لە زاخۆ تا خانەقین ئەو دۆسیە یەکلا بکرێتەوە. هەم کەسوکاری ئەنفال دەبێت جددی بن هەم ئەوانەشی کە پێویستەکە لە یاسایەکی عادیلانەدا لە دادگایەکی عادیلانەدا بە شێوەیەکی یاسایی دادگایی بکرێگەرجی بەداخەوە لە وڵاتە یاسا جێبەجێ نەکرا. ئەمە یەک لە خاڵەکەن. خاڵێک تر کە ئێستا گرنگە بەلای کەسوکاری ئەنفالەوە هێنانەوەی ڕووفاتی ئەنفال کراوەکانە. ئێمە بە هەمومان زۆر جار باز لەوە ئەکەین و ئەممان گیانتە وڵاتانی دنیا کە ئەڵێن زیاد لە 180,000 کەسمان ئەنفالە، بەڵام ئەوەی کە هێنراوەتەوە نسبەیەکی زۆر کەمەوەکو چۆنەڵە دڵۆپێک لە دەریایەکە هێنراوەتەوە بۆ ڕووفاتەکان هێنراتەوە. بۆیە ئەرکی سەرەکی و ئێستای حکوومەتی هەرێم ئەوەیە هەرچی زووە کار بۆ ئەوە بکەین کە ڕووفاتی ئەنفال کراوەکان لە جنوبی عێراق بگەڕێنێتەوە بۆ زێدی خۆیان وەکوەوەی کە نسبەیەکی کەمیان هاتوێتەوە. ئەمە لە هەمووی گرنگترە. خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەوەیە کە
چۆن ئێستا تاوەکو ئێستا نزیکەی 70 ساڵ تێ ئەپەڕێ بەسەر هۆلۆکۆستی جوولەکەکانە لە ئەڵمانیا تاوەکو ئێستا هەم شتی معنەوی هەم شتی سیاسی شتی مادیان بۆ کراوە تاوەکو ئێستا ئەڵمانیا لایەزال بەردەوامە لە قەرەبووکردنەوەی کەسوکاری جوولەکە لە هۆلۆکۆست تاوەکو ئێستا مەسەرەن لە ئەڵمانیا شتی زۆر گەورە کراوە بۆ هۆلۆکۆست و هەروەها تاوەکو ئێستا جوولەکەکان بە دوای تاوانکارانی ئەو دۆسێوەن بۆیە بەڕاستی ئێمەش دەبێت دڵگەرمانە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت زیاد لە پێوی سەرقاڵ بێ بە زیاتر ناساندنی جینۆسایدی ئەنفال بە دنیای دەرەوە و وا بکرێت دووەلێن ئەترای پێ وەکو چۆنی عێراق دانی پیاناوە بە جینۆسایدی ناساندووە لە هەموو دنیا ئەمە بکرێت خاڵێکی ترکە گرنگە ئێمە قرارێکمان هەبوو کاتی خۆی لە پەرلەمانی کوردستان لە تەموزی ساڵی 2015 دەرمانچوان بە ناوی یاسای ژمارەنەوە ئەم یاسای ژمارەنەوە زیاتر تایبەت بوو بە تاقانەی ئەنفال لە حەوت مادە پێکاتوە بۆیە پێویستە کار بە ئەم یاسایە بکرێ و بکەوێتە بواری جێبەجێکردنەوە بەداخەوە تاوەکسە کە پەرلەمان تەعتیل بۆ پەکی کەوتو ئەو یاسایەژۆکو پێویست جێبەجێ نەکراوە بەداخەوە هەر شتێک لە وڵاتە ڕەهەندی مالی هەبێ حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لێ دزیێتەوە پێویستە ئەمەش جێبەجێ بکرێ کە پێم وا بێ شتێکی ئەوەندە گرنگ نییە لە سەرشانی حکوومەت خاڵێک تر کە گرنگە کەسوکاری ئەنفال کراوەکان پێویستە ئێمە کاتی خۆی یەکێ لە بەندەکانی ئەو یاسایە ئەوەیە کە ئەو منحانەی کە ئەدرێت بە کەسوکاری ئەنفال بە ئیمتیاز پێیان نەفرۆشتێتەوە ئەوە علاقەی نەبێت لە موچە ئەوە بکرێ بە شێوەیەکی فەرمی و دوای خۆشیان بۆ واریسەکانیان بمێنێتەوە و خانەوادەی تاخانەی ئەنفال کە هەمووین خۆی لە 100 کەسێکەدا ئەگەرچی بەداخەوە ئەو یاسایە جۆرێک لە غوبنی دروست کرد چکە ئێمە بە پێ معلوماتی من تەنها 105 کەسمانەیە لە تاقانەی ئەنفال ئەو یاسایە نزیکەی 80 کەسێکیان شمولەکە بۆیە زۆرێک لەوانەی کە پەیوەندیان بمنەوە کرد زیاد لە 20 کەس تانە لەو یاسایە ئەدەن پێویستە هەمویان مەشمول من بە یاساکە بۆی کۆمەڵی امتیازات هەیە ئەوانە بیانگرێتەوە خاڵێکی تر مەسەرەن لە زانکۆ و پەیمانگاکاندا لە ڕووی دیراسیەوە کە ئەمانە بۆ خۆی جیا لە خەڵکی تر حسابیان بکە بۆی هەست بکەن کە ئەمانە خەڵکانێکن لە ڕابردووە خاوەن تەسحیەکی زۆر خاوەن ئەوەن کە ئازیزانیان لە دەستداوە ئەمە بەشێکی کەمن لەوانەی کە داخوازیەکانی کەسوکاری ئەنفال کراوەکان حەق وایە چیتر وەکو سەرەتاش باسم کرد ئەو ڕێوڕسمە معنەویە شکلیانە ڕاستە ئەوانش بۆ خۆی خوێتی ساڵانە ئەمیادە بکرێتەوە گرنگی زیاتریشی پێ بدرێ بەڵام ئەوەی پێویستە بە کردار جێبەجێ بکرێ بکەوێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس کاکزانەگە بگرین و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە بەڕێزت باست لەوە کرد ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق ئەو پرۆژە یاسای کە دەنگی لەسەردراوە مەسەلەی قەرەبووکردنەوەی یەکێ لە خاڵەکانی مەسەلەی قەرەبووکردنەوەی کەسوکاری ئەنفالە بەڵام هۆکاری چیە مەسەلەن ئایا پێویست دەکات دووبارە پەرلەمانی عێراق مەسەلەن ئەم بڕیارە دەربکاتەوە کە پێشتر بڕیاری دادگای باڵای تاوانەکان لە مانگی حوزەیرانی 2007 دەرچووە کە ئەم تاوانی وەکو جینۆساید ناساندوایە لەو کاتش حکومەتی عێراقی پابند نەکردبەوەی کە قەرەبووی کەسوکاری ئەنفالکراوان بکاتەوە لە ڕووی مادی و معنەویەوە. طبعا ئەم بڕیارەی دادگای باڵای تاوانەکانی عراقی بڕیارێکی مێژووی زۆر گرنگ بوو کە تاوانی ئەنفالی بە تاوانی جینۆساید لە قەڵەمدا ئەمە بەڵگەنامێکی قەزایی بەڵگەنامێکی قانونی بەڵگەنامێکی مێژووی گەلێک گرنگە بەڵام هیچ ئاسارێکی قانونی بە دوای خۆدا نەهێنا بۆ مەسەلەی قەرەبووکردنەوە و ئاوادانکردنەوەی ناوچەکان و داوای لێبوردنێک لەلایەن حکوومەتی عراقیەوە حکوومەتی عراقی خۆی بە میراتگیری حکوومەتەکانی ڕابردوو نازانێ بۆیە ئەوان ئامادەنین داوای لێبوردن بکەن ئەوان سەرکۆنەی ئەم تاوانە دەکەن بەڵام ئەڵێن ئێمە ناتوانین بێن بەرپرسین لەم ڕووداوانە هەرچەندە لە وڵاتانی دنیا ئەمە دەوڵەت ئەم حکومڕانیا یەک لە دوایەکانە کە ئەگۆڕێن هەمویان دەبنە بە شێک لە شێوە کاربیراتگیری چاکە و خراپەکانی پێشخۆشیان بۆ نمونە تورکیا کە کاتی خۆی بەرامبەر بە ئەرمەنەکان کارێکی ئەنجام داوە خۆ لە سەردەمی ئەردۆغان نەبووە لە سەردەمی سەردەمەکانی زۆر پێشووتر بۆ بەڵام داوا دەکرێت کە حکوومەتێکی ئەردۆغان داوای لێبوردن بکات و ڕێوشێن بگرێتە بەر کەواتە جینۆساید ناساندن بە تەنها بەس نییە پێویستە یاسا دەربچێت بۆ قەرەبووکردنەوەی کەسوکاری ئەنفالکراوەکان لە عێراقدا یاسایەکەیە پێوتری یاسای ژمارە 16 ئەم یاسایە بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی دەستی ڕژێمە ئەمە بەم شێوە عینوانەکە هاتووە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی دەستی ڕژێم
بەڵام ئەم یاسا کارا نەکرا لە هەرێمی کوردستان بەداخەوە ئێمە وەزیری داراییمان هەبوو و لە وەزارەتی دارایی لیژنێشی مرکزی هەیە بۆ قەرەبووکردنەوە بەڵام تا ئێستا نوێنەری هەرێمی کوردستان لەم لیژنەیە دانەدراوە من بە دووەداچوونم بۆ کرد تا ئێستا لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەو لیژنەیە دروست نەکراوە لیژنەی قەرەبوو بۆ ئەوەی سکاڵای هاوڵاتیان و داواکاری هاوڵاتیان وەربگرێ زانی چێ خۆی بە زەرمەندە زانی لە دەستی ڕژێمی بەعەس کە کورد بەشەشی زۆری زەرەرەکانی پێکەوت ناوچەکانی کوردستان زۆرترین زەرری پێکەوت بێ سوودمان بن لەم قانونە و قەرەبوو وەگرنەوە لایەنە عەرەبیەکان لە باشووری عێراق هەوڵیانداوە سوودمان بن لەم یاسایە ئەوانیش پێویستە ئێستاکە کارە نەکراوە ئەمەیەکە لەو یاسانێکە دەکرێت ئێستاش نەچۆرچی دەکرێت بخرێتە کار و ئیشی لەسەر بکەین و لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێم لیژنەی قەرەبووکردنەوە دروست بکرێت و هەرێمی کوردستان نوێنەرێک دیاری بکات بۆ ئەو لیژنە مەرکەزیەکە هەیە و وەزیری دارایی دەست بەکار بێت کە کوردەکەی ئەم لیژنەیە بخاتە گەڕ دەست بکات بۆ وەرگرتنی داواکاریەکان ئەوەی ئەم پەرلەمان پەسەندی کرد یاسا نەبوو پرۆژە بڕیارێک بوو ئەم بڕیارە لە ڕووی پرەنسیپەوە قبول کرا بەڵام لە ڕووی عەمەلیەوە ناچێتە واری جێبەجێکردن تا حکوومەتی عێراق بیربۆسوونی خۆی لەسەر دەرنەبڕێ بۆ پەرلەمان و هەتا لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان کە لیژنەی شەهیدانە لیژنەی یاساییە لیژنەی داراییە دیڕاستێکی تێروتە سەر پرۆژەیە نەکەن و نەهینەوە جارەشی تر بۆ دەم پەرلەمان بۆ ئەوەی بە شێوێکی مفەسەڵتر دابڕێژێت لە شێوەی پرۆژە یاسایەک ئەم پرۆژە بڕیارە ڕوونتر بێت بۆ ئیمانەی قەرەبووی لە خۆ بگرێت زۆری قەرەبەکەش دیاری بکرێتن ئەمەش ئایا دەکرێت ناکرێت ئەمە داهاتوو بڕیارەدا بەڵام ئەوەی ئەمڕۆ ئەنجامدرا لە ڕووی پرەنسیپەوە قبول کرا پەرلەمانتارەکان قبولیان کرد و کوردستێنانێک لە کەسوکاری قوربانیانی ئەنفال زۆر باشە بەزەوەی کە لە 2007 دادگای باڵای تاوانەکان ئایا حکوومەتی عێراقی خۆی لێ دزیێتەوە یاخود بڕیارەکانی دادگای باڵای تاوانەکان بەڵام بڕیارەکەی دادگای تاوان داوای هیچ ئەرکێش نەخستۆتە سەر حکوومەتی ناوەندی تەنها ئەم تاوانەی بە جینۆساید ناساندووە زۆر باشە تاوانبارەکانی سزادان سزای بۆ بڕینەوە بەڵام هیچ ئەرکێکی نەخستۆتە سەر حکوومەتی ناوەندی بەڵام لەسەر بەپێی ئەم بڕیارە دەکرێت کۆمەڵێک بڕیاریان یاسایەک بۆ قەرەبووکردنەوە دابدرێت کە ئیستیناد بکاتە سەر ئەم بابەتە تا ئێستا لە قوانینی عێراقی جگە لە قانونی محکەمەی جینایی باڵای عێراقی تاوانەکانی دژی مرۆڤایەتی تاوانی جەنگ تاوانی جینۆساید نییە ئێستا قانون عقوباتی عێراقی ئەمەی تێدا نییە ئێستا ئیتیزاج عام لە دەوڵەتەکانی دنیا پەیدا بووە ئەنەوێ ئەم مەفاهیمانەکە لە کۆنگرەی لاهای چەسپیوە بۆ ڕوبەڕووبوونەوەی تاوانەکانی دژی مرۆڤایەتی و جینۆساید و تاوانەکانی جەنگ بخرێتە ناو قانونی عقوباتەکان ئێستا لە قانون محکمەی جینایی بەڵام محکمەی جینایی بەو شێوەی خۆی نەماوە ئێستا بچوو کراوەتەوە بەشێکە لە دەستگای دەسەڵاتی دادوەری عێراقی پێویستە ئەم قانونەی دەستکاری بکەین بە شێوەیەکی ئەوە کە باستە جینۆسایدەکە باست لە ڕێژشوێنە یاسایەکانیش بکە کە بەهۆی جینۆسایدەوە ئەبێت چ بکرێت لە ئەو هەر کەیسێک بڕیاری جینۆسایدی بۆ درا کە ئاسارە قانونیەکانی چی بن و چی بکرێت بۆ قوربانیەکانی بۆ ئەو شوێنێکی شتەکەی لە ڕووداوە ئەمە تا ئێستا لە عێراق ڕوون نییە و هیچ کارێکی بۆ نەکراوە بەڵێ زۆر باشە بەس تا چەند ئەوەی کە بەڕێز وتە ئەو یاسایی کە لە پەرلەمانی عێراق دەرچۆ بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتانی دەستی بەعس بەشێک لە قەرەبوو نەکردنەوەش کەم تەرخەمی لایەنە کوردیەکانی تێدایە بێگومان کەم تەرخەمی سەرەشی دەگەڕێتەوە ئەو بەرپرسە کوردای کە لە وەزارەتی دارایی بوونە بە وەزیر و بۆ شیرۆزیرەوە کەم بۆ خۆم بە شخصی داوام لێکردن ئەو نوێنەرە بۆ دیاری ناکەن بۆ دانانێن ئیشیان نەکردو بۆ کاراکردنی ئەم لیژنەی قەرەبووە لەناو وەزارەتی دارایی و ئیشیان نەکردو بۆی نوێنەری هەرێم دیاری بکرێت لە نێو ئەو لیژنەیە بۆی داوای مافەکانی خەڵکی کوردستان بکە و حکوومەتی هەرێمی کوردستانیش خەبساردی کردووە سوودمەند نەبووە لەم یاسایە بۆی بچێت لە ئاستی پارێزگاکانی هەرێم لیژنەکانی قەرەبوو پێک بێنێ بە پێی یاساکە. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دوای ئەو ناوبڕە دەگەڕێنەوە هەولێر لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
وهي نيەم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ، کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی. هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان، سەلاجە و مجەمیدە، هەموو جۆرەکانی سپلێت، تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح، فرن و مایکرۆ، گسکی کارەبایی، غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک مەحموود ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە بەڕێستان وتان یەکێک لە داواکاریەکانی کەسوکاری ئەنفالکراون بریتە لە دادگایکردنی و کەسانەی کە دەستیان نەبووە لە پرۆسی ئەنفالە کە پێی بڕیاری دادگای باڵای تاوانەکانی عێراق 450 کەسە، ینی بەڕێز وتت تا ئێستا تەنها 3 کەسیان دەستگیر کراون. هۆکارەکەی چییە کە تاکو ئێستا ئەم پرۆسی لە هەرێمی کوردستان نەچۆتە ئەو یاسا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە؟ خۆی کۆمەڵی هۆکاریە. یەک لەو هۆکارانە ئەوەیە هەر لە تەبەن لە دوای ئەوەی کە ڕاپەڕین دەستی پێکرد هەردوو ئەو حیزبانەی کە بڵێن بەرەی کوردستانیان دروست کرد گوایە تەبەن وعدێکیان بە سەرجەم مستەشار و جاش و ئامرسریە و هەموو ئەوانە داوە کە لێخۆشببوونیان بۆ کرێ. بەڵام خۆم لێخۆشببوونە سیاسیەنەوە علاقی لە حەقی عامی خەڵکی نییە. ئەوە لێخۆشببوونێکیان گە ئەوە بۆ خۆی تاسیرێ بوو بەڵام بەداخەوە کە حیزبە سیاسیەکان کە هاتینەوە سەر ناو خەڵکو و بڵێن خەباتی شار و ئەوانە هەموو لە پێناوی بەدەستێنانی سەوت دەنگدان بۆ کاتی ئینتیخابات و لە پێناوی بەقووەتکردنی حیزبی و ئەمانە لێرە و لەوێ بەشێکی زۆر لەمانە وەلای حیزبیان بۆ دروست کراوە زیاتر لە پاڵ ئێچەتی و پارتیا ئەمانە بۆ خۆیان حەسانەوە و امتیازی باشیان پێدراوە بێدەنگ بوون. کەسوکاری ئەنفاریش لە سەرەتاوە بڵێن لە دوای ڕاپەڕین و ئەوانە کە زروفێکی سەخت بەسەر میلەتەکەمانە هات خەڵبژێوی ژیانی خراپ بوو لە نەتیجەی ڕاکردن بە دوای ژیانی کولەمەرگیا ئەوەی هەر لە بیر نەبوو کە مستەشار وانە بە دادگای بگەێندرێ. بۆیە ئەم داوایە تا ڕادێک ئەمەیەکێ لە فاکتەرەکان کە دواکەوت. فاکتەرێکی تر وەکوتم ینی زیاتر دامکردنی ئەمانە لە حەشاردانی لە پاڵ حیزبەکاندا بە حکومەوەی ئەمانە خاوەن قاعیدەی جەماوەرین، خاوەن خەڵکن، خاوەن عەشرەتن، خاوەن چیچیوان نەکرد بە دادگایی نەگەێنە، بەڵکو بەشێکی زۆریشیان بوون بە مەسئول و چەکیان پێدرا و حیمایان پێدرا و کران بە فەرماندە و دۆخانانەیان بۆ کرا و هەموو ئەوانە بۆ سیراع حیزبێک کە لە نێوان یەکێتی و پارتیا هەبوو ئەم ئەوی لە دەگردە خۆی ئەو بەشێکی تری ئەگردە خۆی ئەمە لە نێوان سیراع حیزبی کاریگەری تەواوی هەبوو. دوو نەبوونی ئەو ئەمنیەتەی تا ڕوخانی سەدام هەبوو نەئەکرا و ڕەنگە نەتوانرا لەو دۆخە ئەمانە بە دادگایی بگرنێ. سێ لەوەها کاتێکە بەداخەوە تا وەکو ئێستش کە ئێمە قسەی تیا دەکەین یاسا لە وڵاتە سەروەر نییە، یاسا ناتوانێت مەژرای خۆی وەربگرێ. کاکە ئەو کەسەی کە یاسا دەرئەکە ئەنێدرێتەوە ماڵەوە. پەرلەمانی کوردستان کە بەرزترین دەسەڵاتی ئەم وڵاتەیە ئەوە ساڵۆنیوە کە لە کار خراوە نەتوانراوە یاسایەکی لێ دەربکرێ حکوومەت ئیشی خۆیەکە و کەسیش باکی بە یاسا بە پەرلەمانیە کە یاسای لێ دەربێت. بۆیە کە لە وڵاتێکە دەستورت نەبێت، لە وڵاتێکە یاسا سەروەر نەبێت، لە وڵاتێکە عەدالەتی ئیجتماعی نەبێ، بێگومان ئەوانش ناکرێت. خەڵکێ ئێستا
لە زیندانەکانە لەو ڕۆژانەی ڕابردووە وەکو نوکتەیەک بیستم ئەڵێ برادەر لەسەر کەڵەشێرە گیراوە بەڵام بەقە دواجنێ مریشکی خواردووە تاوەکو ئێسەوەندە سژنە و بەریش نەبووە بەڵام بۆ کوچۆنەڵێ تۆڕەکە ماسیە بچووکەکان نەگرێ ماسیە گەورەکان ناگرێت ئەمە حەشاردان و مقەسەری و حیزبانەیە بەڕاستی تاوەکو ئێستا نەیانتوانێت ئەوە بکەن مەسەن بۆ نمونە یاسایە کە لە 2010 لە 25 ساڵی 2010 لە عێراقەوە دەرچووە و نێردراوە دادگای باڵای تاوانەکانی عێراق نردوێتی بۆ کوردستان تاوەکو ئێستا جێبەجێ ناکەوە وەکوتم تەنها سێ کەس گیراوە سێ کەسەکەش بە دیوێکی ترا کەسوکاری ئەنفال خۆشیان بقەسەرن ئەو سێ کەسە گیراوە بە پێی معلوماتی من تاوەکو ئێستا کەسێک ناچێتە بەردەم دادگا بڵێ ئەم کابرایە کە گیرا وای لە من کرد ئەوەی لە من کرد کەسوکارێکن بۆیە تاوەکو ئێستا تەوقیفە و کەیسەکەی یەکلا نەکراوەتەوە بۆیە کێشە و گیر و گرفت زۆرە لە وڵاتی ئێمە تاوەکو ئێستا ئەوانە بە دادگای نەگە خۆ ڕەنگە ئەمانە ببرێنە بەردەم دادگا ئەم 400 و نزیکەی 430 کەسە ڕەنگە بەشێکی زۆریان بێتاوان دەرچن ڕەنگە بەشێکی زۆریان ئێستا لە ژیاندا نەمابێتن بۆیە ئەم کەیسە بۆ دڵنەواییکردنی کەسوکاری ئەنفال بەڕاستی بۆ ئەوەی هەر کەسێک کە خۆی بە هاونیشتمانێکی سەلیم لە وڵاتە بزانە حەقم کێسە یەکلایی بکرێتەوە ینی چیتر ئەمە بە معلەقی نەمێنێتەوە و بۆ کوتم بەشێک لەوانە ڕەنگە بێتاوانیش دەربچن کە ئێستا هەرێکە لەلایەن ئەو حیزبانەوە داڵدە دراون ئەمە کارێکی خراپە پێویستە یاسا سەروەر بکرێ بۆ ئەوەی ئەو کەیسە مەجرای خۆی وەربگرێ خاڵێکی تر کە بەڕاستی گرنگە و داوای کەسوکاری ئەنفالکراوان شەکاک حەکیم ئێستا یەکشتە ئەوش ئەوەیە ئەگەر هەوڵ بدرێ ئەوە ئەم پێشنیارە ڕوبەڕووی کاکزاناکرێتەوە ئەگەر هەوڵ بدرێ و عێراق بە چۆن بڵێ بە ئەندام وەربگیرێ لە دادگای باڵای تاوانەکان دوێلی بڵێن ئەمە کار ئاسانیەکی ترە بۆی بە دادگا گەیاندنی تاوانبارانی ئەنفال چکە تاوەکو عێراق بە معتەرف نەبێت لە دادگای باڵای تاوانەکانە ڕەنگە ئەم کەیسانە بە ئاسانی نەچنە پێشەوە بۆیە ئەمە بەشێکن لەو گرفتانەی کە تاوانبارانی دۆسێ ئەنفال بە دادگا ناگەێنرێن وە لە ڕابردوویشە لە ڕابردووە بەداخەوە دۆسێ ئەنفال دۆسەیەکی زۆر قوڵ و گرنگ و گەورەیە ئێمە نەمانتوانی نەسەدام لەسەر ئەو دۆسێ ئیدامکرانە عەلی حەسەن مەجینە کەسانی تر کورد نەیتوانێت ڕۆڵێکی جددی بگێڕێ لە بەنێو دەوڵەتیکردن و بە عێراقیکردنی ئەم یاسایە بە دیوێکی ترە عێراق ئەگەرچی ئێستا عێراقی درە ئێمە دەبێ حەقمان لەوە نەبێت پێویستەکە ئێستا عێراق داوای لێبردن بە شێوەیەکی فەرمی لە کەسوکاری ئەنفال بکە و هەرچی زووە بە کردار عێراق پێویستە تەعویزی تەواوی کەسوکاری ئەنفالکراوەکان چ مادیەن چ معنەویان بکاتەوە و پێویستە عێراق داوای لێبردنی جددی بکات لەو ڕوانگەوە و خاڵێکی تر کە گرنگە تاوەکو ئێستا بەداخەوە ئێمە کەسوکاری ئەنفالکراوەکان هەوەندە مەغدورن نەتانڕەوە موچەکانیان لە کاتی خۆیان بکرێ مانگ نییە کەسوکاری ئەنفال تەلەفۆن بۆ من نەکا ئەوە تا ئەبینین بەپێ ئەو سلسلە ئەو خشتەیە کە وەزارەتی دارایی لە کوردستانە دەیخاتە ڕوو ئەبینی وەزارەتی شەهیدان کەوتۆتە کوێی ئەو وەزارەتانە بۆ وەرگرتنی موچەکانیان بەڕاستی ئەمە ینی ناتوانین دڵنەوەی تەواوی کەسوکاری ئەنفال لە کات و ساتی خۆیان بکەی کە دڵی بە حکوومەتێک خۆش بێت دەنگی بۆ دا و حکوومەتی خۆیەتی خوێنی تیا ڕشتووە بۆیە پێویستەکە چۆن ئێمە لە پەرلەمانەوە قەرارێکمان دەرکرد کە وەزارەتی پێشمەکەی یەکەم وەزارەت بێت لە وەرگرتنی موچەکان و لە سات و کاتی خۆیان و ئەگەر بکرێەوە هەروەها لێی نەبڕێ و ئەوەی ئەو یاسای حکوومەتی عراقی حکوومەتی کوردستان ئەو بڕیارەی کە دەری کردووە بۆ ڕۆبعە موچە و چی کە لە هیچ شوێنێکی دنیادا نیە فەرزی کرۆ بەسەر هەموو خەڵکە بەسەروانە بێ حەقوایە ئەمە ئەنفاریش کەسوکاری ئەنفاریش نەگرێتەوە ینی خۆ ئەو داواکارانە زۆرین هەمووی خۆی نادا لە دەخاڵ و زۆریش ئاسانەگەر حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێکە مەثەرەن ئێستا بەڕێوەبەرایەتیەکێ لە وەزارەتی شەهیدان کە هەڵەسێ بە هێنانەوەی ڕووفاتەکان تاوەکو ئێستا ئەو بەڕێوەبەرایەتیە لە ڕووی ئیمتیازاتی مادیەوە لە ڕووی سەرفکردنی پارەوە لە ڕووی حیمایەکردنەوە لە ڕووی تەنسیق لەگەڵ حکوومەتی عراقییان نەتوانراوە کاراسانیەک بکرێ بۆ ئەوی ئەو بەڕێوەبەرایەتیە بتوانێت کە ڕووفاتانە بێتەوە زۆر جار خوشکێکی بەڕێزەیە لەو بەڕێوەبەرایەتە لە وەزارەتی شەهیدان خوشکە پەروین بە مجازەفە چێت لە مەجای DNA و ئەوانە توانیوێتی ئەو فحوساتانە بگێنێت تاوە کەسوکاری ئەنفالکراوەکە بناسێتەوە بێتەوە بۆیە بەڕاستی ئەم پرسانە وا بە ئاسانی ناتوانانی بۆ بکەوێتە بواری جێبەجێکردنەوە بۆیە ئیرادەی جددی ئەوێ و تەصحیح جددیشی ئەوێ و بیوێری ئەوێ بۆ جێبەجێکردن و یەکلاییکردنەوەی ئەم دۆسیانە. بەڵێ سوپاس دەکەم کاکزانەکە بگەڕێم و لای بەڕێستان سەبارەت بە ئەو بڕیارانی کە دادگای باڵای تاوانەکان لە 2007 دەری کردو بۆ کەسانی کە تۆمەتبارن لە دۆسی ئەنفالدا ینی پێتان وایە دادگاکانی عێراق لەو ڕووە
بەڕۆڵی خۆیان هەڵساون ئەوە دادگاکان و لایەنە ئەمنیەکان لە کوردستان کە و یاسایا جێبەجێ ناکەن؟ گای باڵای تاوانەکانی عراق کاری خۆی ئەنجام داوە و فەرمانی گرتنی بۆ ئەو ناوانە دەرکردووە و ڕەوانەی ئەنجومەی دادوەری کردووە لە هەرێمی کوردستان. بەڵام هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە بابەتێ ڕاگرتووە لەبەرەوەی سەرەتا لە دوای ڕاپەڕینەوە لێبوردنێکی گشتی دەرچوو بۆ هەموو کەسانەی هاوکاری ڕژێم بوون بە شێوەیەکی گشتیان لێبوردنە وەکو یاسایەک قبول کراوە و ئێستا پاشگەز بوونەوە لەو لێبوردنەوە و دەستبردن بۆ دەستگیرکردنی ئەو کەسان کوردانی کە دەستیان هەبووە لە ئەنفال لە ڕووی یاساییەوە شێتیدایە، لە ڕووی سیاسیشەوە شێتیدایە. ڕەنگە لایەنە عەرەبیەکان پێیان خۆش بێ ژمارەشی زۆر لە ئەو بەرپرسە کوردانی کاتی خۆی دەستگیر بکرێن بۆەوەی پێمان بڵێن کاکە ئەوە کورد خۆی ئەنفال کردووە، هەر چەند ژمارەشی چەند زۆری تاوانباری کوردەیە بەشداربوونە لە ئەنفال کەواتە ئێوە بۆ گلەی دەکەن لە لانی ڕژێم یان سەدامیان لایەنە قەومیەکەی ترکە عەرەبە. ئەمەش یعنی بوعدە سیاسەکەیەتی ڕەنگە لە هەرێمی کوردستان لەبەر ئەم دوو بابەتە هەم بوعدە یاسایەکەی کە کاتی خۆ لێبوردنەشی گشتی دەرچووە، هەم بوعدە سیاسەکەی کە کاریگەری خراپیان بێ لەسەر سومعی کورد و بەشداریکردنی کورد لە ئەنفال وای کرد بێ کە ئەم فەرمانانەی گرتن جێبەجێ نەکرێن. ئەگەرنا دادگای باڵای تاوانەکانی عێراق کاری خۆی ئەنجام داوە و فەرمانی دەستگیرکردنەکانی دەرکردو و ڕەوانی کردو بۆ هەرێمی کوردستان. بەڵێ زۆر باشە، بەڵام لە ڕووی یاساییەوە دەگونجێت کەس مافیەوەی هەیە کە مەسەلەن فەرمانی لێبوردن بۆ کەسانی دەرکات کە بەشداریان کردووە لە ئەنفال کە بە پێی یاسا نێودوڵەتیەکان تاوانی دژە مرۆڤاتی و تاوانێکی نێودوڵەتیشە؟ ئەو کات نەدادگای باڵای تاوانەکانی عێراق هەبوو و نە ئەنفالیش لە ڕووی یاساییەوە بە ژینۆسایدان درابوو. کوردیش ڕاپەڕینی کرد، لە دوای ڕاپەڕینەکە بەرەی کوردستانی ئەم بڕیاریان وەرگرت و بەهۆی ئەو بڕیارەشەوە ژمارەشی زۆری چەکداری ڕژێم کە کورد بوون هاوکار ڕژێمیان دەکرد لەو فەوجانە کە دروست کرابوون بوونە هۆکارێکی ئیجابی بۆ سەرکەوتنی ڕاپەڕین بۆ بەشدارێکی کارایان کرد لە هەرسپێنانی دامەزگاکانی ڕژێم و زووتر کۆنتڕۆلکردنەوەی شارەکان. بۆیە ئەو بڕیارە لە کاتی خۆی باش بوو و سوودی هەبوو بۆ خەڵکی کوردستان و بۆ پێکەوە ژیان. ڕۆگە و بڕیارە نەبایەوە ئێستا حکوومەتی عێراقی کە ئەمریکیەکان هاتە حکوومەتی عێراقیان ڕوخاند لە جیاتی لێبوردنی گشتی بڕیاری هەڵۆشانەوەی سوپا و دامەدەستگا سەربازەکانیاندا و فەرمانێکیان بۆ کۆمەڵی خەڵک دەکرد. ئەوانە هەموو چوونە بەرەی دژایەتیکردنی سیستەم سیاسی نوێیەکە و کێشەی گەوران بۆ عێراق دروست کرد کە تا ئێستاش لێ دەرنەچووە. هەرێمی کوردستان ئەزمونەشی باشتی پێشکەش کرد لەو کاتی ڕاستە، بەڵام ئێستاش خۆ نەسۆرچی ئێستاش ئەگەر کە سوکارێکی ئەنفال بتوانێت لە ڕۆی دادگاوە سکاڵا تۆمارکە لەسەر هەر بەرپرسێکی پێشوی کورد کە لەگەر ڕژێم کاری کردووە فەرماندەی فەوجێک فلان کەسە بەرپرسە لە ئەنفالکردنی کە سوکاری من ئەوە دادگاکانی کوردستان بە ئەرچخوان هەردەستن. بەڵام لەسەر داوای دادگای باڵای تاوانەکانی عێراقی ئەم کارە ئەنجام نەداوە ئێستا. بەڵێ، بەڵام زۆر باشە، بەس بۆ دادگاکانی کوردستان ئەمە ناکەن لە بری دادگاکانی عێراق بۆ ئەم کەیسێک لا بکرێتەوە؟ دادگاکانی کوردستان چاڕوانی ئەوەنە کە هاوڵاتێکی کورد بچێت داوایەکە بزوڵێنێ دادگای سەر بەخۆ حەرەکەت ناکە. هەموو ئەو کەسانە ئەگەر لە هەرێمی کوردستان ئێستا زیان کردوتە لە نێو حیزبەکان و پلۆپاشیان هەیە، بەڵام وەکو برای بەرەزم ئاماژەی پێکرد تا ئەندازێکیش کە سوکاری ئەنفالیش کەمتر خەمن لەو بوارەوە ئەو فەرمە دووسێ کەسێکە تەوقیفن تا ئێستاکان ناچن سکاڵا تۆمارکە لە سەریان چکە ناتوانن لەسەر کەسەکان ئەم تاوانانە بچەسپێنن. ئەوانە بەشدار بوونە ڕاستە، بەڵام ڕەنگە بە شێوەیەکی ڕاستە خۆ لە کوشتنی فلان کوڕی فلان لە بزەکردنی فلان کوڕی فلان دەوریان نەبێ تا خەڵک بەخۆی نەچێ داوایەکان نەزوڵێنێ دادگا سەر بەخۆ دەست بەجم و زۆر ناکات. بەڵێ، زۆر باش. سەبارەت بۆی کە تاکو ئێستا عێراق نەبووتە ئەندامی دادگای تاوانی نێودوڵەتی تا چەند ئەمە کاریگەری هەبووە؟ من بەخۆم زۆر گرنگی بە بابەتە ئەدەم و خۆم ئەندامێک بە ڕێکخراوەشی نێودوڵەتی کە کار دەکەیت بۆ هاندانی وڵاتان بۆ بوون بە ئەندام لەم ڕێکەوتان نێودوڵەتیە بۆ ئەوەی بگەین بە ئاشتێکی جیهانی باشتر. عێراق تا ئێستاکە ئامادەی تێدانی بێتە ئەندام لەم ڕێکخراوە. هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ دەکەنەوە کە بوونیان
ئەوان وازان ئەگەر ئەوان چوونە ژێرباری ئەم ڕێکخراوە بەشێک لە سیادەی خۆیان لە دەست ئەدەن و ڕێگا دەدەن بە دادگای نێودەوڵەتی دەست وەداتە ناو کاروباری عێراق. لە جیاتی ئەوە ئێمە بەدیلەکەمان ئێستا لە زۆربەی وڵاتان خەریکە ئیش لەسەرەوە دەکەن یاسا خۆماڵیەکانی عێراق یاسا لۆکاڵیەکانی عێراق دەستکاری بکرێن لەوێوە تاوانی جینۆساید دەستنیشان بکرێت و سزاکانی دیاری بکرێت بۆی پێویست نکات چکە ڕۆلی دادگای باڵای نێودەوڵەتی ڕۆڵەشی تاواوکەرە بۆ دادگا خۆجێیەکان. ئێستاش بە پێی ڕێکەوتنامە جیهانیەکە و بە پێی قسەکانی ئەوان دەڵێن ئێمە تەنها هاوکار و تەواوکەرین. ئەگەر هاتوو دادگا نێوخۆیەکانی وڵاتان بەم کار هەڵبستن ئێمە تەنها پاڵپشتی دەکەین و پێویست بە ئێمە ناگا. بەڵام ئەگەر لە دەستی ئەوان چوو بۆ دەرێ تاوانبارێک ڕای کردبوو لە دەوری وڵات بوو داوایان لێمە کرد ئێمە ئەو کات دەتوانین ڕۆڵی خۆمان بینین یان کاتێک لە وڵاتێکی تر بێت. بۆیە ئێستا ئێمە بیرۆکەکە ئەوە کار بۆ ئەو بکەین یاسا عێراقیەکان جێگای جینۆساید و سزاکانی جینۆساید و ئاسارەکانی جینۆسایدی تێدا بکەینەوە بە پێی ئەم دەقانێکە لە ڕێکەوتنە دەوڵەتەکەدا هاتووە ڕێکوتنی کە بوویتە بناغە بۆ دادگای بالای تاوانەکان بەڵێ سوپاس دەکەم کاکزانە. کاک محەممەد ئەگەر بگەرم وڵای بەڕستان پێشتر بەڕێستان باستان لەوە کرد کە ژمارەیەکی کەم لە ڕووفاتی کەسوکاری ئەنفالکراوان گەڕاوەتەوە بۆ هەرێمی کوردستان. هۆکاری چییە کە ئەو ژمارەکەمە ئەسەوەکە لە کۆی 1970 تاکوێزە چەند ئەوەندەی کەەوە زانیاریتانە بێ و کولیژنەکەی خۆتان لە پەرلەمان چەند ڕووفات گەڕێنراوەتەوە بۆ هەرێمی کوردستان؟ خۆی هۆکارەکان ئەوەلەن کەم تەرخەمی حکوومەتی هەرێمی کوردستانە چکە ئەم بەڕاستی بە پارە ئەکرێ تۆ پێویستەکە بۆ ئەمە نەسترەیەکی باش یا بڵێن بودجەیەکی باش تەرخان بکرێ بۆ هێنانەوەی ئەو ڕووفاتانە و هەروەها خاڵێکی ترکە گرنگە ئەوژێت تەنسیقی تەواو هەبێ لەگەڵ حکوومەتی عێراقیە لە ڕووی ئەمنیەوە تو خۆدەزانی ئەو سنوورانە بەشێکی زۆریان زیاتر هەم پێش هاتنی داعشۆ دوای هاتنی داعش بەشێکیان لە ڕووی ئەمنیەوە مەترسیدارن بۆ ئەوی تۆ بزە کنە و پشکنینی تیا بکرێ بۆ دۆزینەوەی ئەو ڕووفاتانە و هێنانەوە و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و ئەوانە. خاڵێکی ترکە پێویستە ئەوەی بە پێی معلوماتی من تاوەکو ئێستا ئەو مختبەرەی کە دیانەی تیا ئەکرێ وەکو پێویست نییە و پێویستە کار بۆ بەرجەستەکردنی ئەوەش بکرێ بۆ ئەوەی ئەوە جێبەجێ بکرێ و ئەمە بەشێکی کەمن لەوانەیە کە ئاسانیشە ئەگەر بکرێ حکوومەتی هەرێمی کوردستان خەمساردانە لی نەبوورێ دەتوانێت ئەوە بکە وەک چۆن ئەوانەی لە ڕابردووە ئەو ڕێژە کەمە هاتەوە ئەکرێ کار بۆ ئەوەش بکرێ بەڵام لە هەمووی گرنگتر دیێنەیەکەیە و تەرخانکردنی بودجەیەکە و ناحیە ئەمنیەکەیە تەنسیقە لەگەڵ حکوومەتی عێراقیە. ئەم چوار خاڵەیە ئەگەر بکرێ ڕەنگە بتوانین هیچ نەبێ ئەگەر ئەو ڕێژەیەش نەبێ ینی کەمتر لەوەش بێ ئەتوانین ئەوانە بگەڕینەوە مەسەن بۆ هەر ناوچێک مەسە گەرمیانێکێکە لەو سنوورانەی کە بە ئەنفالستان ناسراوە یعنی وەکوتم سەرەتاش ئەوەی کە هێنراوەتەوە دڵۆپێکی بچووکە لە دەریایەکی گەورە کە لە گۆڕستانی دێبنە نێژراون و ساڵانە ئێمە یادی لەسەرەکەینەوە سەدان هزار خێزانمان هەیە ڕۆژانە پێیان خۆشە بچین لەسەر گوڵکۆی ونبووەکانیان خەمەکانی خۆیان بڕەوێنەوە بەڵام نییە نازانی چکە ئەوە بۆ خۆی حەسرەتێکە زۆرێک لە کەسوکاری ئەنفال بردیوانەتە گۆڕەوە حەسرەتێکە زۆر کەس بە ئەو ئاواتەی بێتەدی و ئەوە بکرێ بۆیە لێرەوە ڕووی دەمانەکەینە حکوومەتی هەرێمی کوردستان ینی لەگەڵ هەموو ئەو کەم و کورتیانەی کە هەیە پێویستە کاری جددی بکە بۆ هێنانەوە ڕووفاتەکان کە ئەوە خاڵی ئەساسی و پێشتیار و داواکاری سەرەکی کەسوکاری ئەنفالکراوەکان لە ڕاستیدا. زۆر باشە. ئەی سەبارەت بە ئەوەی کە ئەم کەیسەر لە ئاستی نێودۆڵەتیەوەی کە دادگای تەنەن لە ئاستی عێراق دادگای باڵای تاوانەکان بە جینۆسایدی ناساندووە حکوومەت نوێنەرایەتەکانی حکوومەتی پێدوای چاوڵێکیان داوە بۆ کار لەسەر ئەم کەیسە بکرێت لە ئاستی نێودۆڵەتی؟ خۆی بەڕاستی ئێمە دەبوو لە ئەو هەلەی بۆمان هاتۆتە پێش لە دوای ڕوخانی سەدام و لە ساڵی 2023 کە کورد
ئەکرێ بڵێ هەم هاوپەیمانێکی باشی ئەمریکا و هاوپەیمانان بوو هەم چووە سەر عێراقێکی وێرانە ئێمە توانیمان فترەیەکە بەغا بپارێزین و هێزی پێشمەگە لێرەوە ڕۆژ بەغای پارات یعنی عێراق لە بەرێک هەڵوەشا بوو ئێمە شانازیمان بۆەوە کرد کە عێراق وەکو کوردستان لێ بکەینەوە بەداخەوە ئەو هەلە شاتە پێشۆکو دەیان هەلی تر نەتوانرا بقۆدرێتەوە تاوەکو ئێستا لە هەموو دامەزراوەکانی حکوومەتی عێراقیە چ دامەزراوی دەوڵەتی چ دامەزراوی بڵین لە ڕووی سیاسی سەربازی ئەمنی و نوێنەرایەتی قونسڵی قونسەڵگەری سەفارەت هەموو ئەوانە نەماتوانێت وەکو پێویست پشکمان هەبێ تاوەکو بتوانین ئەو پشکانەمان بتوانین نوێنەرەکانمان لەوێ پێ لەسەر بە جینۆسایدکردنی ئەنفال دابگرێت ئەمە خاڵێکی گرنگە خاڵێکی تر تاوەکوسە بەداخەوە کورد نەماتوانێت بیکەنە پلەیەک تاوەکو ئێستا سیاسەتۆکو پێویست یاخود شەرمنانە ئەیکەین یا لە پێنا بەرژەوەندی حیزبیا ئەیکەین نەماتوانێت ڕۆڵی نەتەوە و نیشتمان بەرزتر بنرخێنین لەوەی کە ئێستا هەیە بۆیە ئەمانە هەموو کاری جدی ئەوێ و هەروەها ئێمە ڕاستە لە ساڵانی 2013 و 14 و ئەوانە کۆمەڵی وڵاتی ئەوروپی وەکو سوید و هۆڵندا و ئەمانە تا ڕادەیەک لە ڕووی معنەویەوە لە پەرلەمانی خۆیانە باسییان لە ناساندنی تاوانی ئەنفال کرد بە جینۆساید بەڵام بەداخەوە نەمانتوانی جەختی زیاتری لەسەر بکەینەوە ئەمە بۆ خۆی بیکەن بە مەسلەیەکی گرنگ لە نێودەوڵەتیدا و لە پەرلەمانی ئەوروپا بتوانێت باسی لێەوە بکرێت معلەقێماتۆ هیوادارن لە داهاتوویەکی نزیکە بە هەمومانەوە یەکدەنگ یەک خیتابانە بتوانانی کاری جدی بۆم قەزەیە بگرێت کە بەڵێ سپاس دەکەین کاکزانە زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە بۆچی ئەم ئەنفال لە ڕووی ئەوەی کە بە پرسی سەربەخۆی سوودی لێ نەگیراوەگەر بە کورتی بێ سپاس دەکەین بێگومان یەکێ لە هۆکارەکانی سەربەخۆی کورد ئەوەیە کە بەردەوام مەترسی جینۆسایدی لەسەرە ئێستاش لەگەڵدا بێ کورد مەترسی قڕکردن و جینۆسایدی لەسەرە و ناوە ناڕەش و بەڕووی هەڕەشە دەبێتەوە ئەو خۆی لە خۆیدا بەسە وەکو بەڵگەنامەیەک بۆی تۆ هەوڵی سەربەخۆی بدەی و پارێزگاریشی دەوڵەتی پێویستە ئێمە لە ڕابردوو بەڵێ سپاس دەکەین کاکزانە کارسمان تاو زۆر سپاس بۆ کاکزانە ڕۆسیاندامی پەرلەمانی عێراق کە لە بەغدادەوە لەگەڵمان هەروە کاک محموود تاجەومەر ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان سپاس بۆ بینیرانی بڕێز سوپاتان لەوە